لە سۆران دیارە بەرگری شارستانی لەوێ سیمینارێکی ساز کردووە، سیمینارێکە مەیدانیەن و لەناو بەفردایە کە پەیامنێرمان ئازاد و مەراوەی ڤیتێکی بۆ ئامادەکردین. با پێکەوە بینەری ئەو سیمینارە بین. ئێمە ئەمڕۆ لێرەین سیمینارێکی کراوەمان ئەنجامدا و ئێستا درێژەی سیمینارەکەمان بەردەوامیە بێت. کۆمەڵە سیناریۆشمانەیە لێرە بۆەوەی کە باشتر تاوتوی مەوزوعەکانیان بۆ بکەین و بۆەوەی کە چۆنێتی چون لێرەکانە دەتوانم بڵێن بەڕێوەبەراتیمان جوگرافیایەکی تاج جیاوازی هەیە، هەڵکەوتەی جوگرافی بەرزترین لووتکەی چیایی لێرەیە و ژمارەی گەشتیاران لە ڕۆژەکانی زستانش کە بە گەشتی زانستە ناوەبرێ زیاتر لە 3000 کەسە بە پێ پاڵپشتی بە زانیاریەکانی گەشتوگوزار. بەڵێ هەڵبەت جگە لە بابەتەکانی ڕووداوی کە دروستە بن لە سەکۆی ڕوودا و شانۆ ڕووداوەکان ئێمە بابەتێکی تر وە ئەرکێکی ترمە لە سۆ ئێمەیە، ئەویش بابەتی فریاگوزاری تەندروستی خێرایە. ئێمە وەکو بەرگری شارستانی لە 5 خاڵە ئیشەکەین بە هاریکاری و بۆ تاوکاری تیمەکانی تەندروستی ئەمبڵانس و تا تیمەکانی ئەمبڵانسەکە هەرچەندە بە بەراورد لەگە وڵاتانی دنیا ئەوان تیمی ئەمبڵانسە لەگەڵ سیڤیل دفێنسە واتە لەگە بەرگری شارستانیە. ئێمە لە ڕووداوەکانی با بڵێم ناو ڕووداوی سووتان و لە ناو کارەساتەکانی لە ناو ڕووداوی سیداماتی تۆمبێری و لە بەربوونەوەکان لە شوێنە لووتکەیەکان و لە هاتنە خوارەوە ئینسانەکان وەکو هەڵدێران زۆر جارێمە ئەرکی فریاگوزاری خێرا ئەکەوێتە سەر شانی کارمەندان و ئەفسەرانمان وەکۆ بابەتەیە سابینیتان لەو چەشنەیە کە ئەو کەسەیە هێنانە خوارەوەی بۆ کرا و دەکرێت هەرچێکی باشە تۆ بۆی بکەی وەکو بە هەنگاوی سەرەتایی. ئەرکی ئێماوە نییە نەشتەرگەریکردن و بابەتی تر کە ئەرکێکی قورسە با بڵێن لەسەر ئەسوی ئێمە نیە و ئەو ئەرکەیە کە ئەرکێکی سادە و ساکارە تا ئینسانەکە ڕەنگە بە هەنگاوی سەرەتایی ژیانی بجێڕیتەوە و پێشکەشکردنی فریاگوزاری بە خزمەتگوزاری تەندروستی وەکو هەناسەی دەستکرد، شێوازی بەستنی پەلەکانی خاش و دەستی و لە بابەتی میانەی زماقودانەوە و لە بابەتی سووتان و گڕی گەرمی و دووکەڵەکان، لە بابەتی شکانەکان، لە بابەتی بۆ نمونە ئاچونە ناو گەدە و سیەکان و لە ئەم بابەتانەیە ئێمە میشانەی بۆکەین چەند هەنگاوێکی خێرای سەرەتایی فریاگوزاری خێرایە. تەمەن ئەرکو با بڵێم ئەم بابەتە ئەبێ کەسانی ڕاهێنرا و شارەزا بیکەن. ئەفسەران و کارمەندان ئێمە هەمووی 2-3 جار چەند داخولێکی تایبەتمەندیان بینیوە لەگەڵ ڕێکخراوە بیانیەکان لەگەڵ خودی خۆمانە کە خولمان بۆیان کردوێتەوە. تەمە شتێکی ئینسانی ویژدانیە. لە کۆ ڕووداوەکان ئەم پرسە دێتە پێشەوە و زۆر جارین قازیەکان کاتێک کە تۆش پرسی ڕزگارکردنەکەی لە ئەسبابی کە هەنگاوی فریاگوزاری خێرا پێشکەش ناکەی گیانسپاردن لە ئەگەری دروستبوونی هەیە. بۆیە بۆی کە گیانسپاردەکان نەبێ زیانە جەستەیی و گیانیەکان دروست نەبێ بە قوربانیەکان بگوازیتەوە سەیفتی زۆنێ جوگرافیای سەلامە ڕادەستی نزیکترین بنکەی تەندروستیەکەی و لەوێشەوە ڕایەڵەی گەورەترین و نزیکترین با بڵێم خۆشخانە ڕەوانەکرێن و لەوێ ئیشی پێویستیان بۆ کرێت. هەنگاوی سەرەتایی و هەنگاوەیە کە ئێمە هاوێژە وەکو فریاگوزاری خێرا ئەمە کۆی پرۆسەی ڕزگارکردنە لە بابەتی پێشکەشکردنی خزمەتگوزاری خێرای تەندروستی. والله جا پێویستە هەموو هاوڵاتێک و هەموو مرۆڤێک ئەو یعنی ئاگای لەو ڕێنمایانە ببێت و هەروەها یعنی جێبەجێشیان بکات بۆی هەمومان دەبێ بیزانین وەکو ئەوڕۆ باسی کرد چەند ڕێنماییەک هەیە ڕێنمای بۆ نمونە ئەگە بوو مەلەرزە بێ هاتوو چۆ بێ یان هەر شتێکی تر بێ بۆی هەمومان دەبێ بە گرنگی بزانین و ڕێنمایەکانیش جێبەجێ بکەین. چەند ڕێنماییەکیشیان کردین بەڕاستی باش بوو بۆ ئێمات کە هەندێکمان نەدەزانی بەڵام دەستخۆشیشیان لێ دەکەین ماندوو بوون بەڕاستی لەگەڵ ئێمەوە.